دکتۆر سەردانی ڕەواند زمان کرد پرۆگرامێکی تایبەتمان لەوێ ئەنجامدا باشە هەر بەڕاستی لەگەڵ هاوڕێیان یەکسەر باسمان لەوە کرد لەگەڵ ستاف بەڕاستی زۆر هونەرین قسەمان لەگەر هەر یەکەچی دەکرد سەڵتی زۆر خۆش بوو گۆرانیان دەگوت بەڕاستی سەڵت خۆشیشی زۆر تێدا خۆشی زۆر تێدا زۆر ڕاستەکەی ئێستا لە دەبەری بادینانی بەڕاستی زاخۆ لانکەزایەکی هونەری زۆر گەورەیە یعنی لە هونەرمەندان ئەوانەی لە ئاوازە نەر لە دەنگ خۆشەکان لە بواری هونەریوانە ئەمانە بەڕاستی هەمووی وەکو گوتم ینی سروش بەخشێکی ئیلهامێکی زۆر زۆر گەورەیان لە سروشت و لە دەوروبەری خۆیان وەرگرتووە ئێمەش هەر بەو زۆرەوە بەڕاستی هاتوین و ئیتر لەو شارانە دەتوانم بەڵێ مستا بڵێن کە باس لە ڕەواندز دەکەی وەکو شارێکی کللتوری شارێکی مێژووی ئەنی تێدا پارێزراوی ئەو بوارانن لە بواری کەلەپوری گۆرانیشەوە ینی لە چ گۆرانی ملی لە چ گۆرانی توانم بڵێم فۆلۆکلۆریەوە لە ئەو بابەتانی کەوا تێدایە هەر بڕۆ هەر شوێنێکەوە دەتوانێت توانم بڵێم گەنجینەیەک لەو بابەتانە پارێزراون و خەڵک ئەتوانم زۆرم زۆر بە پەرۆشەوە و بە پیرۆزیەوەش باسی دەکەن خەڵکەکە باشە دکتۆر دەمەوێت ئەو پرسیارە بکەم تا چەند کاریگەریت هەبووە تا چەند ڕۆڵت هەبووە بەڕێستان لە بەرەو پێشچوونی پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندز بە حکومی ئەوەی کا خەڵکی ئەو ناوچەیە زۆر ڕاستە دامەزرانی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕەواندز بۆ ئەو شارە گرنگێکی زۆر مێژووی هەبوو بەڕای منەوە لەبەر ئەوە ئەتوانم بڵێم ئەو شارە وەکو باسم کرد باگراوندێکی زۆر زۆر گەورەی هونەری هەبوو لەو بوارانەدا لەبەر ئەوە کە دوای ئێمە لە هەولێر لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند و مامۆستای گەورەوە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێرمان دامەزران ساڵی 1992 ئیتر ئەو بەهرانەی بەڕاستی لەوێ گیرسانەوە هەندێکیان بوون بە مامۆستا و هەندێکیان لە بواراندا دواتر وەکو بیرۆکەیەک و ئەوانە لە چۆن دەڵێ هزری ئێمەدا مابوو کە دەبێ لە دەڤەری سۆران یاخود ئێستا وەکو ئیدارەی سۆران ناسراوە دەبێ شوێنەکە بێتن کە بتوانانی بەهرەکان هەر لەو دووی سنووری ئەتوانێت بەڵێم حاجی و مەران و تا دەگاتە برادۆستەوە تا هەموو ئەو ناوچانەوە بتوانن بەهرەکان لە ئامێز بگرن شوێنەکان هەندێکیان دوورە دەستن بۆ ڕەواندز بێتە ناوەندێکی هونەری و کەلتوری ساڵی 2012 ئەوانە پێش ئەوە دامەزرێتن ئەو بیرۆکەیە لەلایەن کۆمەڵێک خەمخۆری ئەو شارە هەردوو بەشی موزیک و بەشی شێوەکاری دامەزرا مامۆستا زرار یادی بەخێر بەڕاستی ڕۆژێک بانجی کردن گوت بە منی وتوتی ئامانج ئەبێ ئێوە پاڵپشتێکی گەورەی ئەو پەیمانگایە بن تا دەمەزرێ و دەکەوتە سەر پێی خۆی لەبەرەوە بەڕاستی ئەو ئامۆژگارێ بۆ ئێمە خۆشمان بەڕاستی ئەومە تێدا بوو لەبەر ئەوە بەڵێنیشمان پێدان تا یەک ئۆتواتە 5 ساڵ ئێمە لێرە لەگەڵ هونەرمەند چەتۆ نەورۆز پێکەوە هەمووشەی ئەومان کرد هەموو هەفتەیەک ئێمە لەوێ کۆمەڵێک بابەتی هونەریمان گرتە ئەستۆی خۆمانەوە وەکو پراکتیک وەکو بابەتی ئامێری سۆڵفێز وەکو تیۆرەکانی مۆزیک 5 ساڵ تا یەکەمین ئەوانەی کە بڵێن نەوە کە دەرچوون لە پەیمانگە 5 ساڵ ئێمە لەگەڵیان بەردەوام بووین و تا پەیمانگە کەوتە سەر پێی خۆی و بەڵێ لەگەڵیان بەردەوام چکە بەڵێمان بە مامۆستا زراردا بوو بەڵێنمان بەو شارەدا بوو کە بتوانین هاوکاریان بگەین و ئێستاش هاوکارێکی تەواویان دەکەین پەیمانگایەکە شوێنی خۆی کردوتەوە بەڵام زیاتر پێویستی بە هاندان و دەستگرتنێکی زیاتری وزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆی بتوانێتن زیاتر خزمەت بەو شارە و بە هەموو کوردستانیش بکاتن لە پێگەیاندنەوەی نوێ